من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی بەڕێز و خوشکوبرانی لە دڵاشیری. سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار ئەم جارەش دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستان. لای زۆربەتان ڕوون و ئاشکرایە. بەخشین ئەو دەستگایەکەوە بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگرێکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بەبێ جیاوازی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەگەڕێت. لەکوێ هەژارێک منداڵێکی بێباوک نەخۆشێک هەبێت ئێمە لەوەین بە پشتیوان و هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆی بەخشین تا ئەم ساتە وەختە بەردەوام دەگەڕێت لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ دڵخۆشکردنی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک. لاڵقەی ئەم جارەماندا سەردانی دەڤەری بادیدانمان کردووە لە ناحەی کەڵەکچی بوونەتە میوانی ئەم ماڵە بێباوکە کە لە ماڵەدا حەوت منداڵی چاوگەشت شەوڕۆژ بەڕێ ئەکەن. بابزانین ژیان و گوزەرانی ئەو هەموو منداڵە بێباوکە لەسەر چییە و چۆن شەوڕۆژ بەڕێ ئەکەون و ئێستا ژیانیان چۆنە و پێویستیان بە چییە. چەند ساتێک لە کاتی خۆتان بگرن بۆ ئەوی بزانن منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان لە هەرێمی کوردستان چۆن شەوڕۆژ بەڕێەکەن ئاخۆک و منداڵەکانی ئێمە و ئێوەن یاخود جیاواز لە ئێمە ژیان بەڕێەکەن. چەند ساتێک لەگەڵمانە. لمنطقەی کەلەکچینە منطقەی بادینی و باوکیانیش عەمر خودای کردگایە 2 ساڵە تەقریبا و ڕاتمانیش نییە و زڵاممان نییە و هیچ زمان نییە. حەڤیەتیمیش بەدەستمەوەیە و حەز دەکەم یارمەتیمان بدەن و هیچ زمان نییە. دوکان مامری هەبی. دوکانی مامری؟ بەڵێ دوکان مامری. ژیانێ گەلێ نەخۆشمانی شەیە و کەسمان نییە بێ کەسی و حەڤیەتیمیشە حەز دەکەین حەوشەکە چاکەن و یارمەتیمان بدەن و پیاوەکەت مابوو ژیانتان هەر ناخۆش بوو؟ ئەرێوەڵا ژیانمان هە فەقیر بیمان و هە نەبیمان هیچمان نەبی. دەستمان کورد بی هیچمان نەبی. ئێستاژا خێرێک ئەگە بێت
مەصرف منداڵ پێ بم بەڕێوە هەندێک جانیە بە خودا خۆ هەق ئاو بدەم هەق مەولیدە بدەم هیچ نییە ئاواگە تشتێک بۆمان بکەن زۆر مەمنوتتان دەبین و هیچ معاشێک موچێکتان ناوە هیچ خێر عالەم بە خودا هەندێک جا حەیرین بچین ئەرزاقێکە بکڕین تشتێکە بکڕین بۆیان هیچمان نییە ئەم داڵانە چۆن بەخێو دەکەی بە خدا خێر عالەمەوە جارێکە خێرێکە پارێکە بینن ئەگەر ژنەبی نییە و هەندێک جارەچنە مەکتەب خۆ نییە پارە بدەم پێیان بێ پارە دەڕوو ئەرێوە هیچ ڕاپە تشتانی خۆ ژیانی گەلێ نەخۆش دەبین بەسەر و هیچ نییە نە ڕاتبە نە زلامە کەسمان نییە بە خودا ئەگە هاریمان بکەن و حەفدیەتیم هیردمیش هەیە و گەلێ بێ کەسین و گەلێ بێ زلامین و ئەگە یارمەتیمان بدەین خدا خێرتان دەویستی کەس نییە ئیشتان بۆ بکە کەسابەتتان بۆ بکە کەسمان نییە کەس ئیلاوا خێرێکە تشتێکە عالەم بینی ئەگە ژنەبی هیچ نییە بە خودا یان و حەق مەولیدەیەکە بێت دختورێکە بێت بە خودا بە قەر دەچم یان هیچ خێر عالەمەگە بین بەڕێوە نەکو هیچ زمان نییە ئەرێ بە خودای حەفەتی مامە دەستمانە هەنا پارەمان نییە ئاو بێرانە تێتە خوار گۆڵۆپەمان سۆزیە چمان سەمان دەچمە مەتکەم ئەنجێجا پارە پێنێ ئەنجێژاش نیمە لەبارە حەلی خۆمدا ئەنشۆم کۆماساش دەست بە خوێندن نەکەم هیچ شت ناکری لە مەکتەب ناخێر ئێمە چیتان بۆ بکەین چیتان بۆ چاکەین چیتان بۆ بکەین خارگەمان بۆ چاکەن مشکلی ئەم خانوەتان چییە؟ مشکلەی خانیەمان ئاو بە خانیمان تێتە خوارێت جیازم بە جلک و تشتادا پۆشیگە ئاو تێ بە بانیەوە تێ بە دیوار تێتە خوار لەولا دەرەزی بردگە لە خانی تر یعنی ژیانمان نیە نیوی مانگت تەڕ دەبێت حەوژمانیان ئەو شکلە نییە بێژم زلی چێکە ڕاخەم غەرادێکە ڕاخەم ڕۆژمان نییە ئەمە گدەبتە نسرم و ئاو ژیانی گەلێ نەخۆش دەبین بەسەر چەند ساڵە لەم خانووە؟ بە خودا تقریبان 5 ساڵ 6 ساڵ هەیە هەروە ژیانتان بە بردە خودا بە ڕەزانەت ژیانمان بدەگە بەسەر بە خودا جیادە گۆزمە لە ئەیلاوە دێژمدا جیاد تەڕ نەبێت ئەنی ئەوە ئاو زۆر ئەرێ وەڵڵە ئاو بە دیوار تێتە خوارێت دانی نوینمان تەڕ دەبێت کومبارمان تەڕ دەبێت هەمی کامل تەڕ دەبێت جێمانی ژنیاوە تشتێکە ڕاخەین غەرادێکە ڕاخەین گەلێ ژیانمان نەخۆش شوێنەکەش بچووکە ها؟ شوێنەکەش بچووکە حەز بکەین یانەوە یارمەتیمان بدەن بکەنە دوو تەبەقێک بۆمان جێمان ینی لەبانەوە دوو دەبێت سێوە دەبێت لێرەش بۆمان بکەنە دوودەیەک چەندێت چاوێت گەلێ حەز دەکەین زۆر مەمنوتتان دەبێت ئەرێ بە خودی گەلێ بێ کەسین و گەلێ بێ زلامین و کەسمانی ژنیە چاکتان نەکردو سەرەوە یا هەروە بەردەوام ئاو دین هەر ئەوها ینی لەگەڵ باران بێ ئاتێتە خوارێت ڕاستی کەسمان نیە بێ کەسی حەفدیەتیمیش گەلێ زەحمەتە بە خێو بکەیت ئەگەر ڕاتبێکت نەبێت تشتێکت نەبێت زلامت نەبێت لە چێ دەین ئەوە گاڵکەی ترکوڕەکەم دەگیریا دەیگوڵۆ مەکتەبێ پارەم بدە پێی گوتم نییە من لە چێ بینم ئەگەر زلامت نەبێەوە نییە پا زەحمەتە ئەگە یارمەتیمان بدەن زۆر مەمنوتتان دەبن ئەی بۆ جلوبەرگی مناڵەکان بە خودداوە ئاگە خێر بینم بۆ یاگە ژنەین ئەوە لە بەردەکەم ماچکە ئەوە شیر بۆی دەکڕم بە خودا ئەوەی تر شیر بۆی دەکڕم حەفازە بۆیان دەکڕم بە خودا ئەرێ وەڵە ئەوە هەیە گەورم ئەو بچووکەکە ئەوەش بچکەکە پاش باوکەکەیە ئەرێ وەڵە سییانیان شیرخۆرن ئەوە ئەوە ئەرێ بە خودی ئەی برسیان نەبووە کە شیر نەبووە بەرێوەڵە برسیان بووە ڕاستی چ بکەم ئەچی بە دانی قەر بس بە خوددان دوکان بلێم خێرەک بێەوە بێ پارەکەت دەمەوە ئەگەر نا نییە ئەرێ بە خوددا گەلێ جاگریاون بۆ شیر چگەم دەستبەغ لای دوکان دێژم بینن بدەن پێمە تا خێرخوازێگا بینن تشتێکە پارەیەکە پارەتان پێ دەدەم ئەو جەدەم دەنێ پاگچکەی دەیگیرن بۆ شیر و ئەگە یارمەتیمان بدەن زۆر مەمنوتتان دەبم گەلێ گچکەنە و گەلێتی من و گونەحن حەفدیەتی من باوکیان نەمایە 2 ساڵە عەمر خودای کردی باوکیان بچی وەفاتی بە نەخۆشی بە خودا نەخۆشی دلی هەبی جەبتە 5 ڕۆژەی عیدبی باوکمان مردی حەز دەکەم بۆمان چاکن حەوشە و باران
بەناو خانگمان حەز دەکەین چاکەن بۆمان باران تێت بەناو خانگەلمان تژگەلمان هەمی تەڕ دەبێ معاشمان نییە حەز دەکەین بۆمان چاکەن خێرتان دەگەشێ پێ ئەکی دەچمە مەکتەب ئەندێ جالای دایکم پارە نییە نابم لای خەرکیەیە بەس ئێمە نیمە دەچمە سەر ڕەحلێ خومدانێشم پارەم پێ نییە وەکی ستێشێ دەتم ئەجەم خۆم دەرزی خۆم دەکەم غەرازی ناوماڵ چیتان هەیە چیتان پێویستە ناوماڵ هەموو تشتمان پێویستە و ئەگە حەوشەکەش چاکەن بۆم کاملکەن و خانیەکان پێچێ زۆر بکەن و چاکەن و زۆر مەمنونتان دەبم و ئەیانە ئەو پارەی ماژ ئەگەر بزانم غەرادی زێدەیە زانمەوە ئەگە مابێت ئەو پارەیەگە بدەن بە من ماوە لەبەری پێی مەسرەفەی منداگە لە پێ دەکەم خێرتان دەگا پێ یانە ئەگە بزانم ناقستانێکە یەکە پێ بکەنەوەی تریشەگە ماوە مەسرەف ئەی منداگە لە پێ دەکەم ئەی حەفدیەتیمە نیمە ناومالیش وەڵا کەوەڵتەر مەتبەخمان نییە تشتبان هەمی کەونن و قەدی من و نەبی بکڕێن ڕاستی ئێستر زڵاممان نییە لەبەرەوە بە خودا کومبارش خێر عالەمە و هاینایجیان کومبار مەتبەخم خێر عالەمە کەوەڵتەر مەتبەخم نییە تژ ناقستانم گەلێک هەیە ڕاستی ئەگەی ناومالی ژانەی ناقستانە بووم بکەن ئەوا لە خێرخوازان دەکەم ئەگە یارمەتیمان بدەن ڕاتبێ کە تشتێکە حەفدیەتیمم هەیە بۆم چاکەن و خێرتان دەگا پێ بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 13 0 961 35 0 750 723 25 55 کاکە بەخێر بێن سەر چاوم بەخوا بەڕاستی یعنی زۆر عەجز ئەو جیرانەین یعنی هیچیان نییە 6-7 منداڵ بە ملیەوەیە بەبێ کەس چاوی لە دەرکەی خێرخوازێکە خێرێک بۆی بنێت ئەجێمە زۆر مەمنون دەبین ئەگەر حەوشێک بۆی دابین بکەن حەوشی زۆر ناڕێکە هەمووی کاریتەیە و شەقلەیە و حەسیرە و لایلۆن لەبانە حەوشی زۆر بچکەیە بەڕاستی حەز دەکەین یعنی مەساعەدەی بکەن بە کولی بەخوا جینان منە چەند دێم و دەچم خەفەتی دەخۆم 7 منداڵیە ئەوەی گەورەی 10 ساڵە چاوی لە کابرایەکە خێرێک بۆی بنێت هیچ معاشێک ئەبات نە معاشیە نە هیچ مەمنون دەبین ئەگەر معاشێک لۆی دەربکەن بەڕاستی ژیشان عەزیزە زۆر پێمان خۆشەش زۆر پێمان خۆشە هاوکاری بکەن ئەگەر معاشێکیش لۆ دەربکەن زۆر مەمنونتان دەبین خانوویان بچووکە وەکی زستانیش زۆر شڕ دەبن ئەو بە خانیان دێتە خوارێ وەزعیان زۆر شڕ دەبێ زستانە بەڕاستی پێویستەکە بۆیان سەر لە نوێ چاکرێتەوە ئەگەر سەر بەنێ چا بکرێتەوە زۆر مەمنونتان دەبین زۆر پێمان خۆشە حەوشێک لەوان دابین کە دا لەو نەخۆشیە ڕزگاریان بێت بە خودی هیچیان نییە چاو لە فەقیرێکەوە چوت و غەرادێ بۆیان بینیت بە خودی فەرع هەموو ڕۆستوبانان مالت کولێرە بۆیان دەینیت هیچیان نییە ئالە مامر بۆی دەکڕێت گۆشت حەیوان بۆیان دەینن 7 منداڵن و دایکی بێ کەسە و کەسی نییە ئەو نەبی بە خودی خێرخواز نەبیت بە خودیا لە ناو خانە دەمێنن و بارانتی ئاو بە مالیان دێتە خوارێ نایلو نەبانی خوانیش معاشێک هیچ کاسبکاریان نییە کەسیان نییە ناوەڵە هیچی نییە فەقیر ئەرێ وەڵڵە باڕ ناکەم کەس هەندیانە فەقیر هەبی
حەفت منداڵ زەحمەتە والله هەر معلی دوو منداڵا پێ بەخێر ناکرێت جگایە بۆی چاکە لە بنەوە بکەنە یەک ڕۆلێ و مەتبەخێک و حەمام و مرافقی لێرە ساکە لە ڕێزێک و لە بانگ بۆی بکەنە دوو غرفەیەک بۆ کوڕێکیش بۆ غەرادی لەما پیچی جێگەی هەبیت مەجالی هەبیت بچووکە شوێنەکە کچکەی جێگەی ئەگەڵا چاکەن باشە بووی بە خودێ لە هەولێر تێ لە دهۆک تێ لە هەمی جێگەی دەگەڕن لەیش لە خێر بووی دەینن بە خودەکەی خێرە نەبی لە ناما لە مرن سارێ دەگۆ باران هات سێ ڕۆژ باران بێگۆتی بەسەرمان بە عەلیفمان هەممی تەڕبی ئابا دیار هاتە خوار دەگۆ سەر خۆمان کردە لایەکەی دی غەرازە نەم تەڕب هەممی تەڕبی و ڕۆژیانیش نییە بان خانگیانە لێ ڕاخن فەقیر دەبەنە مال بکمنە لە مقابلیانە گۆتێ دایە جرک و غەلات و دایە ڕاخە دەژیمان ڕۆژێک و دوانی گۆتم خەم ناکەی دە چییە هەری والله ڕاستی گەلێ فەقیر هەندە منداڵە والله بەدەو زەحمەتە عالم زەک بۆیان دەینیت عالم بۆیان فێقی دەینیت برنج بۆی دەینی ڕزگە لە پیکەمێ هات گوتی چ نییە ئەرزاق زان هەمی بێژە شەرم نەکە گوتی تو خوشکی منی بە خودەی پیکەمی غەرادی بووی کڕی وینای تو خدا خێری بنیسە مە حەجێکی کرد ینی هەر لەسەر خێرخوازە ئاری والله هەی ئازگی پێدا سوێت غەراد بۆی دەینیت شیری بۆی نا حەفازەی بۆی نا برنجی بۆی نابی معجونی بۆی نابی هو وقتی من لما درناچم سويدا لأنه الرودان درچم ديبين مخافات بمشاري من دالي هم يردا كسينيا مثلا شو الكريميا ابوي ناقتي وقتی دقريم هر بيم نخوش وقتی ديبين با من دالي يردا جنا كي ديبين زور بي نخوش دم تقريبا ما ايش مشكلة نعمل زور زكم بيدو زي براستي وقتی تندي جات لدي من تمبو ساده كم قاوتي تخوار يا تشيكي ناقص ابو ساده كم يعني هنا كذا كم قش غرادي والحاصل قلب بنعاوة ولا بنينا عندك استي خير خاص غراد بوتيلي خاني جيجا هني كايرتي ونار ريكا قديمة كابرا تيجي ابوي شاي كان في الاخر تعمل شاي كان بوي معاشي در كان معاشي كي شباب يقول فاو جاني حفظ من دالي اي من قال همي يردن همي هنا والله لو تيكتت مثلا ديبيني لحسابه ده خمر جديد بوتي براستي نخوش يعني اقول والله اي شوف بتانا بوي معاشي كي شغال لكن هو خان بوي بقرن قال لي ماشي يعني بردوامه كوكو جيران خم خفت تشاو ما لا والله جينار وقت تيم ديبيني جينار ما تشاو زكم بوي ناس جينار ما لا جينار لك بكايلو والله ده زكم بوي دي بس يتبي ما شانا براستي مروكا على ما انا تاني معيشه خوي بكا نخوشه مثلا اوايا بارنيا هنيا معاشني كو بيجي ولا شيء بري ابوي والله خان جيك شوي بقولوا حفقده وخوي ده شيء تسري من دالي يقول زمان من دالي حفظ من دالي مرغا وانت حفظ من دالي نايك يا كبير سفرشتي بك انا راتب نايك الا خير خواز الا خير خواز كي بيت خير خواز يقول تشتري بيلي لا سرو معيشتك يشتري لي ومن جينار متزانب تشاو يا ما بتشم من دالي بين ما هات في نخوش
الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم تسليما إلى يوم الدين. أما بعد، يقول سبحانه وتعالى في محكم كتابه الكريم: أعوذ بالله من الشيطان الرجيم، بسم الله الرحمن الرحيم. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. صدق الله العظيم. پێشێکی پێشەوەی بچمە مۆضوع کە دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم، بەڕاستی کارێکی پیرۆز و ئەرکێکی زۆر پیرۆستان گرتوە. خدا تعالی بۆتان بکاتە تێشوی قیامەت ئینشاءالله. خدا تعالی بەردەوامتان بکە، ئێوە و خێرخوازانی کە پاڵپشتیتان دەکا بۆ ئەوەی یارمەتی کەسانی هەژار بدەن وەک ئەو ماڵی کە ئێستا لێ دانیشتین، کە بەڕاستی مەعاناتێکی زۆر گەورە و زۆر لە ژیانێکی نەخۆشن لە لای خدا تعالی ئاسانە، ناوەک زۆر زەحمەتە 7 منداڵ یەتیم لە ساڵ حتا 5-6 ساڵان ئەوەی گەوراکەیان بەبێ باوکن و دایکێکیانەیە و خانەیەکی ئەوە کە ئێستا تەسویری کریا و خۆتان دیتان. بەڕاستی نازانم یعنی چۆن وەسفی مەعیشەتیان نەخۆشی مەعیشەتیان بکەم. بۆیە خدا تعالی بۆمان بەیان دەکە لە قورئانی پیرۆز بۆ ئەوەی ئێمە یارمەتی یەکتر بدەین، هاوکاری یەکتر بکەین، بۆ ئەوەی خدا تعالی کە ئێمە هاوکاری ئەو خانەوادەی هەژارە بکەین. خدا تعالی هاوکاری والله في عون العبد ما دام العبد في عون أخيه. ئێمە مادام ئێمە لە هاروکار برای خۆمان مسلمان بین، لە هاوکاری دایکێکی یەتیم بین، منداڵەتیم بەخێو بکەین و خانەیەکیان بۆ دروست بکەین، واللهی بەبێشک رب العالمین يبني الله له بيتا في الجنة. خدا تعالی مالێک قەسرێک لە بەحەشت ئەگەر ئێمە بێت و فکر لێ بکەینەوە زۆر بە ئاسانی ئێمە خدا تعالی خۆمان ڕازی دەکەین. وەرە ئەتوو بە مالی خدا تعالی ببەخشە، هاوکاری ئەی بەرنامەی بەخشینە بکە بە مالی خدا تعالی. هەر مالی خدا تعالی داگیرێت و خدا تعالی ئەیشی فەقیر کرد هەردووک هەر لە بۆ ئەمتیحانە، بزانە ئەی خدا پێدا و تۆ تا چەند لەگەڵ خدای بە مالی خۆت، ئەو هەژار تا چەند خدا تعالی دەیجەڕبێنێت، تا چەند ڕازیە بەو قسمەی کە خدا تعالی بۆی تەقسیمی کردەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بیشارەتی بەو دوو تپلەی خۆی مبارەکەی کرد، فەرمووی من و ئەوانەی کە کەفیلی یەتیم دەکەن و یەتیمی بەخێو دەکەن و مساعدەی یەتیم دەکەن وەک ئەو دوو تپلە واینە لە بەحەشدا. یعنی لە نێزکترین کەس دەبی لە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە تو هەستی بە خێوکردنی یەتیمیان ببیە هۆی دڵخۆشی یەتیم بە خانیەک، یعنی یان بە 1000 زۆر کەسمان هەیە دەیەوێ ببەخشێ، بەس لەوانەیە لەبەر ئەوەی کە کەمی هەیە نابەخشێ. ئێمە لێرە ڕادەگەێنین یەک دەرەمێک، 1 ڕوبع دینارێک نەکەی بگەڕێنیە خۆ، ئەو باشترە لە نەدانی. 1 دینارێک بە 700 لەوەش خدا تعالی يضاعف لمن يشاء. خدا تعالی هێشتا زیاد دەکا بۆ ئەو کەسەی کە خدا تعالی بێوێ. یارمەتیدان و مالبەخشین لە پێناوی خدا تعالی کارێکی زۆر پیرۆزە و مای ڕەزامەندی خدایە بۆ ئەوەی کە دەبەخشێ، بۆ ئەوی بۆ هاوکار دەبێت. بۆ بەرنامەی بەخشین کە لێرەوە داوا لە خێرخوازان دەکەم کە حتا ئێستا بەردەوام بگرن و بەردەوام بن و زیاتر هەوڵ بدەن. بەڕاستی خەڵکێکی زۆرمان هەیە کە محتاجی یارمەتینە، محتاجی ئەوانە بێن بەهانایانەوە لە نەخۆشی. واللهی لەوانەیە ئەو مالە معلوماتم لەسێر هەلگرت و ئەو مالە 1000 دینارێکی نەبیگە سوبێزی پێست لە ماسێ بکڕێ بۆ ماڵێ بۆ منداڵ بۆ ئەو یەتیمانە، ئەو 6 یەتیمە 1000 دیناری نەبیە پێمان لە ماسێ گۆرە سوبێزی منداڵ خۆی پێ بەخێ بکە. دەور و جینار و خەزم و کەسەکان ئەوانش لەوانەیە ئێمە خەڵکی نەحیکەلەکی هەمیەکی باش دەناسینەوە، ئەوانش ئەوانیە حالیان کە بژی بەخێویان بکەن یان خانێکیان بۆ دروست بکەن. ئەوە خانیەکەتانیش دیت ئێوە خێرخوازانش داوایان لێ دەکەین بەزیترین کات بێن بەهانایانەوە لی وەزع نەخۆشە و کە ئێمە چەند خۆمان پێ باشە بۆ خۆمان پێمان خۆشە، ئەو هاش دەبێت بۆ ئەوان پێمان خۆش بێت. چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەو کەسە ئیمانی نییە تا بۆ خۆی چاو دەیەوێت بۆ برای خۆی ئەوها بیەوێت، بە تایبەت بۆ کەسانی یەتیم. لە کۆتایی دەعوا لە خدا تعالی دەکەم و لە خدا دەپارڕێمەوە خدا تعالی نمونەتان زیاد بکە. خدا تعالی ئەی بەرنامەیە بەردەوام بکە، خدا پێداوان زیاتر دەرنەرم بکە و زیاتریان پێ ببەخشێ خدا تعالی بۆ ئەوانیش ببەخشن. خدا تعالی وەک ئێمە کوردەوە دەڵێن بە عەلبەی گەورا بیانداتێ، ئەوانش بە عەلبەی گەورا بدەنە خەڵک و ئەو بەرنامەیە بەردەوام بێت و خدا تعالی تەوفیقی هەموو لایەک بدا. خدا تعالی بۆ ئەوانیش سەهل بکە بۆ هەمی ئەو کەسی کە محتاجی یارمەتینەوە. بالليل والنهار
ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. زۆر جار تۆی خێرخواست ئەگەڕێیت و پرسیار دەکەیت لەکوێ منداڵێکی بێباوک هەیە بتانی چەند ساتێک لە خەزمەتی داوێت و دەستبێنی بەسەری دا و بۆی خێر دەست بکەوێت. چەند جار بیرمالەوە کردوتەوە ئاخۆ لەکوێ ئەو خەڵکە هەبێ کە پڕ بە پێستی ئەوە بێت ئێمە بتوانین هاوکاری و کۆمەچی و دەستگیرۆیەکانیان بۆ کۆ بکەینەوە و بەشێک لە ئازار و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانیان کەم بکەینەوە. چەند جار گەڕاوی بە دوای یەک منداڵی بێباوک، بەڵام ئێمە ئەمجارە لە بەخشینەوە پێتان ئەڵێن لە دەفەری بادینان لەم ماڵەدا 7 منداڵی بێباوکی بێناز لەم خانوەدا شەو ڕۆژ بەڕێەکەن، بەبێ ئەوەی باوکیان مابێت و بەبێ ئەوەی موچەیەکیان هەبێ و بەبێ ئەوەی کەسێک هەبێ کار و کەسابەتیان بۆ بکات. بۆی ئێمە لە دەفەری بادینانەوە پێتان ئەڵێن ئەم ماڵە بێباوکە هەژارە نەدارە خاوەن ئەم خانوو ناخۆشە لە بیر مەکەن و بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگیرۆیەکانتان لەم خانوە ناخۆشە و لەم خانوە پڕ لە مەترسی و لەم خانوە پڕ لە تکە و بارانە ڕزگاریان بکەن. خۆیان باسییان کردکەوە کاتێک باران دەبارێت منداڵەکانی لەم شوێنە گوازێتەوە بۆ شوێنێکی تر لەبەرەوەی خانوەکەیان کۆنە و سەری دارە و تکەیەکی زۆر دەکات. بەڵام تۆی خێرخواز لە ڕێگای بەخشین و ئەتوانی بەهۆی هاوکاری و کۆمەچەکانتەوە لە هەر کوێی ئەتوانی هاوکاری ئەم پرۆژەیە بکەیت و لەم مەترسی و ناڕەحەتی و ناخۆشیە ئەم منداڵە چاوگەشانە دڵخۆش بکەیت. ئەوان تا ئەم ساتە وەختە کەسێک نییە 2 دیناریان بۆ ئیش بکات و موچەیەکیان نییە. بۆ ئێمە لە بەخشینەوە داوامان لە ئێوەی ئازیز و خێرخواز ئەوەیە خانوویەکیان بۆ دروست بکەین و موچەیەکی ماگانەیان بۆ دابین بکەین و لەگەڵ دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناوماڵ چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستین. چۆن ماڵە هەژار و نەدار و بێباوەکانی ترتان دڵخۆش کرد، ئومێد دەکەین ئەم ماڵەش لەو مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشە ڕزگار بکەن و ئەو 7 منداڵە چاوگەشە بێنازە ڕزگار بکەن لەم بێنازیە. چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستی. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. خۆشەویستان، ئەمڕۆ لە پرۆژەیەکی تر لە شوێنێکی دیکە لە شارۆچکەیەکی ئەم وڵاتە خۆشەویستە لە یەکێک لە شارۆچکەکانی ناوچەی شارە زۆر کە ئەویش بریتە لە شارۆچکەی خوڕماڵ. بەخشین دەستی یارمەتی بۆ قوتابخانەیەک درێژ دەکا و بەخشین دەبێتە جوانکردنی سیمای قوتابخانەیەک. بەخشین دەبێتە مایەی دڵخۆشکردنی سەدان قوتابی لە شارۆچکەی خوڕماڵ. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی هەستا بە بۆ یاخکردن و نۆژەنکردنەوەی قوتابخانەی ئەحمەدی خانی لە شارۆچکەی خوڕماڵ. دەستگای بەخشین وەکو پیشەی هەمیشەیی سەرجەم سێکتەرەکانی ژیان دەکاتە وێزگەی دروستبوون و وێزگەی نۆژەنکردنەوە و هەموو سێکتەرەکانی ژیان دەستی بۆ دەبا و دەستی خێرخوازی جێگە پەنجەی تیا دەنەخشێنێ. خۆشەویستان، ئەمڕۆ لە شارۆچکەی خوڕماڵ دەبینین کە ئەم قوتابخانەیە بۆ جارێکی تر نۆژەن کراوەتەوە، بۆ جارێکی تر جوانی بە سیمای بڕداوە لەلایەن دەستگای بەخشینی خێرخوازیەوە. ئێوە ئەم راپۆرتە ببینن کە دەبێتە مایەی خۆشحاڵی قوتابیان و مامۆستایانی ئەم خوێندنگەیە.
سەرەتا بە ناوی قوتابیان و قوتابخانەی ئەحمەدی خانی مامۆستاکانمان زۆر سپاس کەناڵەکەتان دەکەین بۆ هاتنتان بۆ قوتابخانەی ئەحمەدی خانی و بەرنامەی بەخشین قوتابخانەکەتان ڕووناک کردەوە بە بۆیەکردن و نوێکردنەوەی قوتابخانەکەمان زۆر دڵخۆش بووین. هیوادارم بۆ وەکو چۆن ئێمەتان دڵخۆش کرد منداڵەکانی هەرێمی کوردستانی شەوا دڵخۆش بکەن. زۆر بەخێر بێن بۆ قوتابخانەکەمان. سەرەتا بە ناوی مامۆستایان و کارمەندە بەڕێزەکان دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین کە بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکەمان سەردانی قوتابخانەی ئەحمەدی خانیان کرد. بە ناوی خی گەورە مناز زۆر سپاسی کەناڵەکەندان دەکەم بۆ نوێژەنکردنەوەی قوتابخانەکەمان. هیوادارم کارەکەتان بەردەوام بێت و زۆر سپاسی کەناڵی بەخشین. ڕێکخراوی بەخشین نەک تەنها نەخۆشخانە بەڵکو بە هەمداران قوتابخانە و نەخۆشخانە و هەروەها دایەنگەکانی ڕۆشن کردوێتەوە توانێتی دەستی هاوکاری درێژکە بۆ هەژاران. دەستان خۆش بێ مەکتەبەکەتان بۆ یاخوێ سەر زۆرتر حەزمان لە دەرسێ خوێندنە ئەنجا ئێستش ئەسپاسی بەرنامەکەتان دەکەین. دەستگای خێرخوازی بەخشین ئێستاوە بە بۆیاغکردنی بیناکەمان کە خۆیان بینێتەوە لە 20 پۆل پۆلەکان 8 پۆل دەرزی تیا خوێنێ بە تەواوی. ئەنجا بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک ئەستاون بە بۆیاغکردنی قوتابخانەکەمان. دەستخۆشیان لێ یەکەین خی گەورە نمونەیان زیادکە خی گەورە جەزای بەخێری ئەوانە بداتەوە کە هاوکاری دەستگای بەخشینی خێرخوازیەکەن. بەخێر بێن سەر چاوت دەستان خۆش بێ یاخوا بەخێر بێن. سەرەتا بە ناوی خی گەورە وەک مامۆسایانی قوتابخانەی ئەحمەدی خانی بەخێرهاتنی بەرنامەی بەخشینەکەین سپاسیانەکەین کە ئەم جارش دەرفەتیاندا بە نەوژەنکردنەوەی قوتابخانەکەی ئێمە. بەڕاستی قوتابخانەکەمان ڕەونەقێکی جوانی هێنایەوە دەستان خۆش بێ لاشتان ساغ بێ. سپاسی هەموو ئەو دڵسۆز و ئەو خێرخوازانەیەکەین کە سەدەقەکانیان لە ڕێگەی ئەم جۆرە ڕێکخراوانەوە گەیەنە شوێنی مەبەست. ئەتوان بڵێم وەکو مژدەیەک بیەم بەو بەخشندانە کە بەخشیشەکانیان لە ڕێگەی بەخشینەوە نرد و ئەم جارێش ئامانجێکی گەوریان پێکاکە قوتابخانەی ئەحمەدی خانی خورماڵ بوو. ئێمەش بێ بەش نەبووین لەو سەدەقە گەورەیە. دەستان خۆش، ماڵتان ئاوا، گیرفانتان پڕ، هەمیشە لە خۆشی و شادی و بەختەوەریدا بژن. ئەتوانین بڵین زیاتر لە دڵی 450 قوتابیان خۆش کرد. دەستان خۆش بێن، موتان زیاد بێن، ماڵتان پڕ بێت لە بەختەوەری. سپاستانەکەین. دەستان خۆش. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، ئێمە وەکو بەڕێوەبەراتی ئەحمەدی خانی قوتابخانەی ئەحمەدی خانی لە خورماڵ و سەرجەم مامۆستاکان و سەرجەم قوتابیانمان و هەروەها ئەنجومەنی باوکانەوە زۆر بە خێراتنی بەڕێستان دەکەین کە هەستان بە ئیشێکی ناوازە لە ناوچەکەدا و بە هەستان بە بۆیاغکردنی قوتابخانەکەمان بۆ ناو دەرەوە هەموو پۆلەکان کراوە. لە ڕاستیە کارێکی زۆر گەورەیە. دەستان خۆش بێ، سپاستانەکەین. ئێمە ئەم کاری کە جەنابتان کردوتان لە ڕاستی ئەمە کاری حکوومەتە، ئەوایە حکوومەت دەمەی بکردایە، بەڵام ئەم کاری کە جەنابتان پێهێستاون پڕکردنەوەی ئەو بۆشایە نمونەتان زیاد بێت. دەستان خۆش بێ یاخوا. لە ڕاستیە قوتابخانە ئەرکی قوتابخانەوە مەهامی قوتابخانە لە مەهامی مزگەوتەکان کەمتر نییە، چونکە ئەو کاری کە لە مزگەوتدا دەکرێت هەمان کارەکە لە قوتابخانەشدا دەکرێت. بۆیە کارێکی ناوازتان کردووە کە هەستاون بەم کارە، چونکە ئەمە تۆخکردنەوەی لە ڕاستیدا تۆخکردنەوەی لە معنای ئاەتی اقرأ باسم ربك الذي خلق و هەروەها ئاەتی نون والقلم و دەیها ئاەتر کە لە قورآنە هەیە و ئەکرێ بڵێن دەیها فەرمودەی پیامبەر صلی الله علیه و سلم کە لەم بارەوە هاتووە. ئەم کارێکی ناوازەیە. دەستان خۆش بێن، نمونەتان زیاد بێ. ئەمە داواکارین لە خێرخوازان کە چەندیان پێ دەکرێت ئەو بەخش و یارمەتی و پارانی کە هەیەە بیدەن بە ڕێکخراوێکی وەکو ئەم ڕێکخراوە بە ڕێزە تا بتوانن خزمەتی کۆمەلگای پێ بکەن، چونکە خزمەتکردنی کۆمەلگا واتە خزمەتکردنی نیشتیمان، واتە خزمەتکردنی خەڵک، واتە دڵخۆشکردنی
سەراپای کوردستانەکەمان بە خاک و بە نەتەوەوە. ئێمە لە ڕاستیە زۆر مەحرومین لەو ڕوانگەیەوە. ئەکرێ ڕێکخراوەکانمان بتوانن ئەو بۆشایی کە هەیە ئەو کارانی کە هەیە نەکراوتوان ئەمان تەواوی بکەن وەکو جەنابتان کە کردتان دەست سەرخۆش بێ یاخوا بەخێر بێن سەرچاو. بەناوی خوای بەخشندە و مێرەبان، سەرەتا بەناوی دەستەی کارگێڕی و سەرجەم مامۆستایانی قوتابخانەکەمانەوە و بەناوی قوتابیە چاوگەشەکانمەوە بە خێراتنتانەکەین. من وەکو بەڕێوەبەری ئەم قوتابخانەیە لەگەڵ تەواوی مامۆستایانم لەگەڵ هەیئەی پەروەردەی هەڵەبجە دەستخۆشیتان لێەکەین بۆ ئەو ئیشە جوانەی لەم قوتابخانەیە ئەنجامتاندا. قوتابخانەی ئەحمەدی خانی کارێکی جوانتان کرد، هەڵساون بە نۆژەنکردنەوە و بۆ یاخردنی تەواوی قوتابخانەکەمان. ئەم قوتابخانەی ئێمە سەرەتای دروستبوونی ساڵەکانی 79 دروستکراوە لە سەردەمی دەسەڵاتی پێشووی عێراق. تاوەکو ئەمڕۆ جەنابتان لێرەن هیچ جۆرە هاوکاریەک و نۆژەنکردنەوەیەک نهاتووە. بە پشتیوانی خوا و کۆمەڵی مامۆستای دڵسۆزی قوتابخانەکەمان توانیمان لەگەڵ جەنابتانە بکەوینە گفتوگۆ تەمان بە ئاگادارکردنی سەری خۆمان یەکەی سەرپەرشتیاری و بە پشتیوانی بەڕێز مامۆستا ئازاد جەمال سەرپەرشتیاری پسپۆڕی قوتابخانەکەمان. پشتگیرێکی تەواوی کردین لەگەڵ مامۆستا سۆران. نووسراوێکمان ئاراستە لە کەمترین کاتدا وەڵامی نووسراوەکەیان داینەوە و نووسراوەکەشمان گەیاندا جەنابتان. ئێوەش بە زووترین کات بە دەست و پردێکی جوانەوە پاڵوێستێکی مەردانەوە هاتن بەهانامانەوە و کارەکەمان لە کاتی پشوەکانی سەری ساڵ دەستی پێکرد. سپاسی ئەو تیمە بەڕێزەکەین کە هەڵسان بە جێبەجێکردنی ئەم کارە. تەواوی مامۆستایانی قوتابخانەکەم و کۆمەڵێ مامۆستای بەڕێز هاوکاریان بوون تا دوایی کارەکە بە ئەنجام گەیشت. دەستخۆشی لەو کەسانەکەین لەو بەڕێزانەکەین کە هاوکارمان بوون، بە تایبەتی جەنابتان ئەو تیمەی ئێوە وەکو دڵسۆزانە بە شەویش لێرە کاریان کردووە. کاریشی نەکردووە سەر خوێندنی قوتابیانمان لە ڕۆژەکانە. بە شەو کاریانەکرد، بە ڕۆژ دەواممانەکرد. زۆر زۆر سپاستانەکەین. دووبارە و دەبارە بەخێر بێن. داواکەم لە خوای گەورە، خوای گەورە چاکەی چاکەکاران ون نەکا. لە قورآنی پیرۆزە با بڵێن فەرمودەیەکی پێغەمبەر زۆر جوانە فەرموویەتی. پێغەمبەری پێشەوامان محەممەدە فەرمێ لا یؤمن ئەحەدەکم حتا یحب لأخیه ما یحب لنفسه. ئەمە فەرمودەیەکی جوانە. ئەڵێ ئەوەی بۆ خۆ دەتەوێ با بۆ برا مسلمانەکەشت بووێ. ئێمە لێرەوە بە ناوی بەڕێوەبەر و کارگێڕی و مامۆستایان و قوتابیان و کەسوکاری قوتابیان دەستخۆشیتان لەکەین، سپاسانەکەین. ئومێدەوارن نمونەتان زیاد بێ، خوا چاکەی چاکەکاران ون ناکە. ئێمە ناتوانین پاداشتان بینەوە مەگەر خوا پاداشتان باتەوە. سپاسانەکەم بەخێر بێن سەرسەرم سەرچاو.
بە ناوی خۆی گەورە میرەبان پاشەوەی کە بەڕێوەری قوتابخانەی ئەحمەدی خانی دەستگای خێرخوازی بەخشینی ئاگادار کرد ئێمەش وەکو نووسینگەی بەخشینی خورماڵ بە دەمیانەوە هاتین کە بۆ تا بتوانین ئەو بەرنمەیەی کە لە بەرنمەی بەخشیندا پێشکەشی دەکەن پێشکەش بە بینەرانی بکەین و بەرنمەی بەخشین بە خۆشحاڵیەوە ئەو بڕیارەی ئێمە کە هەستان پێی جێبەجێ کرد و داوا کارەکەی ئێمەیان پەسەند کرد و پاشان ئەم قوتابخانەیە کە نزیکەی حەڤە پۆلە هەر هەموو ئەو پۆلانە بۆ یاخ کراون دەرەوە ناوی قوتابخانەکە بۆ یاخ کراوە و هیچ شوێنێک نەماوە لە قوتابخانەکەمانە کە بۆ یاخ نەکرابێ سپاسی ئەو دەستگای ئەەکەین داوا لە خێرخوازانەکەین کە لە بەردەوام بن لە پێشکەشکردنی ئەو یارمەتیانەی بە بەخشین بۆ ئەوەی بەردەوام بێت تاوەکو کۆمەکی و یارمەتیەکان بە شوێنی خۆی بگرێت. بەخشین ئەو بەرنمەی کە بۆتە جێگای ئومێدی هەموو چین و توێژەکانی وڵات لە هەر جەیەک نەخۆشێک هەبێ هیوای بە دەستگای بەخشینی خێرخوازیە لە هەر شوێنێک منداڵێکی بێباوک هەبێ چاوەڕێی دەستی بەخشین دەکات چاوەڕێی بەخشینەکانی ئێوەیە تاکو و دەستگای بەخشین پێی بگەێنێ لە هەر شوێنێک بتەوێ سیمای جوانی وڵات ببینی بەخشین لەوێ ئامادە دەبێ. خۆشەویستان ئەوەی کە ئەمڕۆ بینیتان نۆژەنکردنەوەی قوتابخانەی ئەحمەدی خانی بوو لە شارۆچکەی خورماڵ لێرەوە پێتان ئەڵێین بەخشینی ماڵ هەرگیز ماڵەکان بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەم ناکە. بەخشین بۆ هەموو کایەکانی ژیان هیچ کەم و کوڕیەکی نییە یان بڵێن لەوە کەمتر نییە کە تۆ دەستی هەژارێک بگری. بەخشین بۆ مزگەوت لەگەڵ نەخۆشخانە لەگەڵ قوتابخانە لەگەڵ پرد و ڕێگاوبان هیچ جیاوازیەکیان نییە. بۆیە دەستگای بەخشینی خێرخوازی لەو سۆنگەیەوە لە هەر جێگەیەک پێداویستی هەبێ لە هەر شوێنێک ئاوەدانی بخوازێ بەخشین دەستی دەگەێنێتە ئەوێ. ئێمە هەمیشە لە خزمەت دەبین بە پشتیوانی خوای پەروەردگار پاشان بەخشینەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست خێرخوازانی خۆشەویست پێتان دەڵێن ببەخشن بەردەوام بن لە بەخشین بۆ ئەوەی بەخشینەکەتان بەردەوام بێ و بۆ ئەوەی بەخشینەکەتان هەمیشە خزمەتی سەرجەم کایەکانی ژیان بکە. لێرەوە پێتان دەڵێن خواتان لەگەڵ خی گەورە یار و یاوەڕەتان.